وەکو باسمان کرد کورتە باڵەکان لە خولەکان لەگەڵ کێە لە خولەکان لەگەڵ هونەرمەندان لەگەڵ میدیاکاران لەگەڵ تیپی کچان و 5 تیپ لە کێبڕکێدان کە خۆیان ناویان ناوە مۆندیالە ناوازەکە و ڕۆژانە هەوادارێکی زۆر بە تامەزروی و چاوەڕێی دەستپێکردنی یاریەکانن تا لە نزیکە و هونەرمەندەکان ببینن و کۆمەڵی کورتە باڵەکان ئاستی خۆیان پیشارەدا و میدیاکارەکانیش. نەبەزی علی ئاسکا کارڕێکخەری خولەکەیە میوانی سپۆرت مەگەزینە. کاک نەبەز بەخێر بێی. هەربژی مامەسا زۆر سپاس بۆ سپۆرت مەگەزین بۆ بەسەرکردنەوەکەتان. زۆر سپاس بۆ تۆش. هەم تیمانە و چۆن کۆ کردووەتەوە و ئامانجتان لەما چییە؟ با ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو کە جەناب تەنیچێک من لە ئەندامانی تیپی هەڵبژاردی میدیاکارانی وەشی سلێمانی و مامەستا سوارە و کاکەژار و زۆربەی یاریزانەکان کە لە کورساتەوە بەشدار بوون ئەو کاتە شێوازێکە تێ دیاریمانە کرد ئەم ساڵ بێکردنەوەی ترمانە بوو. ئەو کاتە بەهێزتر یاریمان ئەو کاتە زۆر بەهێزتر بوو تەنانەت خۆش یاری دەکرد. بەڵێ بەڵام ئێستا بەخوا وەکو سەرپەرشتارێکم دەڕێن لەگەڵیان هەم. بیرۆکەی ئەم یاریە یارێکمان کرد لەگەڵ عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کورتە باڵەکان بیرۆکەی ئەوە مایوتم من پێشنیارێکم هەیە و ئەمەوێت خولێک بکەینەوە ناوی بڵین مۆندیالە ناوازەکە و تیپە ناوازەکانی شاری سلێمانی بەشدار بن. سەرەتا لەگەڵ نیازنووری سەرۆکی هونەرمەندانی هونەرمەندانی کوردستان قسەمان کردوتی بە دووتی بەشداریەکەم. باشتم کاک نیاز ڕجالیەکەم بە یەکتی بەشداریکی مەمنوو نەبین. دواتر کەوتینە گفتوگۆی ڕاستی بێ ئەوەش کستی هێنا پەیوەندیم کرد بە بەڕێز کاک جەزای ساس سەرۆکی کۆمەڵی هونەری میلی کوردستان کە خۆبەخشانە چەندین ساڵە جەنابتان لە نزیکەوەی ناسن زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازی لێکردن وتی بە هەموو شێوازێک بەشدارە بین لەگەڵ کاک عومەرە قسەمان کرد لەگەڵ تیپی کچانە قسەمان کرد مامەستا عەباس ئەیژوتی من جەنابەت و ئاماژەت پیا لە بەرنامەکەدا گەڕانەوە یاریەکانیمان دواخست ینی بەواتە هەروکو ئاماژەت پیاوە 5 تیپ بەشدار بووێ بۆیە ناومان ناوە تیپە ناوازەکە مۆندیالە ناوازەکە شێوازێکی یەکجار جوان و سادە و خۆشی بینیوە لە یاریگای فوتساڵ. ئێمە بە حکمی ئەوەی کە یاریزانەکان ئەو لیاقەیان نییە وتمامەجارە با لە فوتساڵ یاریگای بچوو کراوە بێ دوایی ئەم یاریەخێن یاریگای گەورەوە بڵێ. باشە ئەمە کۆمەڵێک هونەرمەندن کە لە وێنەیە دەرکەوتون ئەمە چەند یاری ڕۆشتووە؟ دوو یاریمان ئەنجام داوە. باشە یاریکردنەوەی پاڵاوانێتێکە جەماوەرێکی زۆر کەناڵی زۆر ئاماژە بوون کۆمەڵی کورتە باڵەکان لەگەڵ تیپی کۆمەڵی هونەری میلی کوردستان کە کاک جەزای ساس سەرپەرشتیەکە یاریزانەکانی کە عەلیارەی گۆرانی بێژە کاگۆرانی ئینزیباتە کاک سەنگەر کەمالە و کاک دیاری باڵەبان بۆ باڵەبانەی خۆی جۆش و خۆشی نابوو ناوی یاریەکە و تەنانەت زۆربەی یاریزانەکان لە کاتی یاریەکانە هەڵە بخەرین بۆ باڵەبان و بە تەپڵیان و بە سایزەریان. ئەمە کۆمنتارە ئەمە کاک عومەر بچکۆلە لە کۆمنتارە لە کۆمنتارە جلوبەرگی کەواو سەڵتەوە کە ئەمە شێوازێکی زۆر جوانی بەخشی بوو بە ناوی یاریگاکە بە قسە خۆشەکانی بە ئاماژەکردنی بە یاریەکان زۆربەی زۆری ئەوانی کە بینەر بوون هاتن لەگەڵ هونەرمەندانە لەگەڵ کورتە باڵەکانە وێنیان نەگرت و ئەمانەشی کە ڕۆژ یاریشان نەکردووە هاتون بۆ ئەو یاریە ئەمڕۆ لە یاریگایان لە یاریگایان بینین و خۆششکاران زۆر جار چونەتە کۆنسێرتی هونەرویەوە یاخود ئاهەنگەوە بەڵام هونەرمەندان کەمتر هاتونەتە ناو یاریگاوە. ئێستا ڕۆژانە پەیوەندیم پێوەکەم تیپی هونەرمەندانی میلی ئەڵێن چی بکەین تا مزۆی ئەو یارین بەو شۆخڕۆشەوە بۆیە لە یاری پێنجشەمەمانە کە تیپی کچان لەگەڵ تیپی کەمەندامان بەشداریەکە بە بێژەری کاکسامانی حاجی عەلی بەڵام بەکاوە سەڵتەوە نا ئێمە دامان ناوە لە ڕۆژی یاریەکە لە ناو یاریگاتە بە جلێ شێوازێکی جلێکی ترەوە دێتە ناو یاریگا و تالیق لەسەر یاریەکە هەیە. باشە یەک یاری وتە دوو یاریمان کردو بردوێتەوە. یەکەم یاری تیپی کورتە باڵەکان توانیان 8 گۆڵ لە تیپی هونەرمەندانی میلی بکەن 8 بە 2. ئەمە حەزکەم لێرە ئاماژە بە کە سەنگەر کەمال بەم یاریزانێکی مراوخچی یاریزانێکی لیهاتوو کە تەنانەت گۆڵێکشی کرد کاکسامانی حاجی عەلی بە هەمان شێوە گۆڵێک و ئەسستێکی دروست کرد کاک محەممەد سپۆرت کاپنی تیپی کورتە باڵەکان ئەمەتەکە لە دیمنەکەی بینین یعنی شێوازێکی زۆر جوانیان هەیە. ئێمە هەروەک ئاماژەم پیا لە کە سەرەتای بیرۆکەکەەوە کاک گۆرانی خۆمان گۆران محەممەد کە یاریزانە لە میدیاکاران یاریکی ودیمان لەگەڵکردن شەوتی تووشی ئێستابە بووم لیان ناوتی مامەسە نەبەز من یاریزانێک تی هەڵاوم نازام کامەیە سەری هەچ کامێکیان مەکرد ماشەڵڵا نەمەزایتم ڕقەمەکەی وگرتای بۆی بزانێ ئەم جارە چێکێکی ناکەی بەڵام یاری ئاستێکی بەرزیان هێلیاری کردن زۆر ئاستێکی جوان و ئێمە بە چاوی بەزەی و تەماشایان ناکەین
بەو چاوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاستێکی زۆر جوانیان هەیە ئەتوانن لە یاریگادا ومێریشم پیانەیە لە پاڵەوانێتی عێراق کە لە مانگی نیوەی مانگی نوە ئەکرێت ئەنجامێکی بەرچاو ئەوان ئامادەکاریەکەن ئێستا ئەم ئامادەکاریەکە چەندین یاریتری خۆشی دۆستانیان کردو ئەم خولەش ئەم دەورەی ناوازێژ ئەبێ بە مەشقڕهێنانێکەوە بتوان لە پاڵەوانێتی عێراق تاکیدیشم کەەوە ئەنجامێکی باش بەدەستێنن لەگەڵ ئەوەی تیپی ڕۆژنامەنووسانی وەرشی خۆمان ئەوەتەکەی بینی لە دیمەنەکەتە ئەو ڕۆژە حەو یاریزانمان هەبوو زۆر یاریزانەکانمان لە دەرەوەن هەروکو ئەماژەم پیایاری یەکەم کورتە باڵاکان بردیانەوە لە هونەرمەندان یاری دووەم بەر ئێمە کەوتن کە ئێمە یاری منتەزیر بووین ئەوە کاکزایی ئێستا باسی کاکزایی شەوەکەم بەڵام ئێمە لە یاری دووەمان توانیمان بە 6 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵیان بەدینەوە وەبەر براوەی یاری پێنجشەمە ئەکەوین کەوا براوەمان ئەچێتە فەیناڵەوە کاکزایی پرسیارێکیان لێ کاکزایی تۆ هونەرمەندێکی لاتوی بەنیازی چیت ئەمەش کاک ئالانی تەپڕێکێکە لە گۆرانی لەژە خۆشەکان هەر لەگەڵ خۆمانە ئەسوانەی کردووە وتی من جێمێک بۆ کورتە باڵاکان یاریەکەم جێمێکیش بۆ هونەرمەندان یاریەکەم زۆربەی زۆری هونەرمەندان لەو ڕۆژە مەجای ئەویان نەبوو بێن بەڵام ئیشەڵا پشت بەخوای گەورە لە یاری ئایندا ئومێدەوارین تامێک و جەوش و خۆشێکی زیاتر بە هەلێرەش ئەوەش کا گۆرانی زیواتە بەداخەوە لە یەکەم یاریات تووشی پێکان بوو ئەو ئەمڕۆ ژمارەیەک لە هاوپیشەکانی ئەچەند سەردانێکەوەش کاک عەلیارەیە کە بە دەنگ و زڵالەکەی جێم یەکەم یاری کرد و وەڵیا بەدەستەوە بەڵام دوای وتیان فەرمووتۆ ئەتوانی ئێستا گۆرانی بڵێ وەرەوە سەر سەنعاتە کۆنەکەی خۆت ئەمە بەکەڵکی تۆ نایە ئەو ئامانجەی کە لەکردنەوەی ئەم خولە هەبووە ئامانجەکەتان پێکاوە نیوەی ئامانجەکەمان پێکاو ئێستا باخەکەی تریشمان ماوەکەوە ئامانجی ئێمە ئەوەیەکەوە ئەو خەڵکە بێنین تام و جۆش و خرۆشیان بێنێن لەو دیمەن و لەو جەنجاڵی ژیان دۆزەی دووریان خینۆکە بێن لە یاریگاکانە ئەم پێنج تیپە ناوازەیە ببینی کە چۆن یاری ئەەکەن ئومێدەوارین ئێمە بتوانین لەگەڵ کاک عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کورتە باڵاکان و ئەندامانی لیژنەکە لەسەر جەم تیپەکان هەڵبژاردەیەک دروستکەین تموحی ئەوەمانەیەکەوە ئەم هەڵبژاردەیە لەسەر ئاستی عێراقا بتوانین بەشداری پاڵەوانێتی بکەین لەگەڵ کێ یاری بکەن لەگەڵ تیپەکانی بەغا تیپەکانی خواروتر کە بتوانین ئەوانیش تیپی وا دروست حتمما هەیەنەوە مەساجان خۆ دەزانی هەیەنە بەڵام ئێمە ئەمانەیە لە کچان و لە هونەرمەندان و لە کورتە باڵاکان و کەم ئەندامان و میدیاکاران ئەمانە تیپێکی تر دروستکەین تموحی ئەوشمانی ئیشەڵا پشت بەخوای گەورە ئەو ئاواتەشمانێتە دی هەر لێرەشەوە سوپاس و پێزانینی خۆم بۆ بەڕێز کاک عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کورتە باڵاکان کە تێفی پاڵەوانەکەی لە ئەستۆ گرتووە لە کری بڵین برایانی ناوبژیوان لە یاریگاکە کە مولازم ڕزگار خۆشبەختانە هاوکارێکی تەوامان بووە لە پێدانی یاریگای چیای کراوە بۆ ئەنجاندانی ئەم یاریانە و پشت بەخوای گەورە ئومێدەواری یاریتان ماوە ئێستا یاریەکەمان بە شێوازی دوو دۆڕاندنە هەشتی بەشدارە بێ هەشت یاریشی ئەی پێنجی بەشدارە هەشت یاریەکرێ تا ئێستا دو یاریمان کردووە ومێ دەکەین کە لە پێنجشەمە ئەو یاریە کرێت لە شەمە بەدواوە تا پێش ئەو کاتێکەوە تیپی کورتە باڵاکان بچن سەفەری بەغا بکەن و بەشداری بتوڵە بکەین بکات بتوانین ئێمە پاڵەوانێتێکە کۆتایی پێبینین و بۆ تیمەکان بەس لەناو سلێمانیا بەشداریان کرد ئەوی ڕاستی بێت چەند تیپێکی کە ویستیان پەیوەندیان پێوە کردم ئەلا ئاساس بەشداری بکەنیشی لەوانە فۆتۆگرافەرانی کوردستان بەڵام ئێمە وتمان ئەگەر قەرەباڵغ بێت چ زیاتری تێچی هەروە دوو تیپی کچانی تریش تیپێکی تر لە ناو سلێمانی تیپێکی تر لە شارەزوو لە دەرەوە لە هەڵەبجە وتمان ئەمان سبێنێگر بژێن لەوانەیە بتوانن داوای تێچووی ئەوە بکەن بەڵام پشت بەخوای گەورە لە بەرنامەمانەیە کەوا بەرفراوانیەک لە تیپەکانە بکەین و لە کچان و لە کوڕان و لە سەرجم تیپەکانی کە بەشداری بۆ ئاهەنگی کۆتایی لە ئێساوە چۆن ئامادەکاریەکەن تانێ لە ئاهەنگی کۆتایی چ ئاهەنگی ئەکساسکردن کە بە هەموو هونەرمەندەتان لەگەڵایەوە ئومێدەوەین کاکجەزا وعدیای نەتێ کاکجەزای سا سەرۆکی کۆمەڵە کولی یاریەک جیازەکانی بێنێ دیاری پێشوو خۆی تعلیقی لە سەریارەکانەیە ئیشتەڵا پشت بەخوای گەورە کاگەی من شانەدەریمانەیە عمەر بچکۆڵمانەیە کاکسامانی حاجعلیمانەیە چۆن لەکردنەوەی پاڵەوانێتێکە تاموچێژی تایبەتمان نابوو بە پاڵەوانێتەکە لە یاری کۆتاییشدا لە مەراسیمی کۆتاییەکەشدا بە هەمان شێوە من حەزەکەم هەلێرە و ئاماژە بۆ بم ئەمە ئەوە نیە بڵێ ئەمە یەکەم دووەم سێم هەر پێنج تیپەکە جامیان ئەیرێتی و هەر پێنج تیپەکە سەرکەوت پاڵەوانن هەر پێنجیان فەرق و جیاوازی ناکەین بەڵام پێچێت کاک عومەر توموحیێڵی کاسەکەر بۆ ئێمە ئومێدەوارین ئەو تیپی جوان یاریەکە کاسەکەش بەرێتەوە لەگەڵەوەی کە پێشکەشکارێکی دێرینی بۆ وەرزشکاری لە کاری هونەریشا زۆر ئیشە کردووە بڵێ لێرە ڕۆڵی هونەرمەندە نەبینیوە ئەو ئامێری کە تۆ ئازفتە کرد چییە ئێستا لەمە ئامادەنی بێنیتەوە لە یاری کۆتاییە
خۆت بیتەوە بە هونەرمەندەکەی جاران من ساڵان لە دەفۆ دەستم پێ کردووە بەڵێ لە دەفۆ دەستم پێ کردو وردە دەو کاتەشان نۆرۆزی برام کە عازف خانوون بوو دوای گۆرانی ئێوت بە عەربی پێوتوتی ماک و غێر دەف ئەی لە دەف زیاتر ناتوانین دوای ئەوە تموحی ئەو خۆمە بوو وردە ڕۆیشتم بۆی ئیقاع چوون بۆ بانگۆس هاتمە سەر ئامێری جاز درامز ماوەی چەندین ساڵ بەشداریم کردووە چەندین گۆرانیمان تۆمار کردووە بەڵام ئەو لیاقەی جارانم نەماوە تۆ لەو ئامێرە ئەبێ هەردوو دەست هەردوو قاچە بجوڵێ من لەگەڵ ئەوە شاکە ئەسفم ئەکرد لەگەڵ گۆرانی بێژەکانیش ئەموتەوە ئەریف حەفلەیشم ئەکرد ئەو ڕۆژە گەر ئامێرێکی جازی لێ بووە لەوانەیە چەند ساتێک بمتوانێت بەڵام ئێستا سایزەرەکە هەموو ئامێریکی تایە باڵەبانی تایە لەگەڵ ئەوەی کە کاک شێخدیاری باڵەبانێکی تامۆزرۆی لیالیارەکە ئومێ دەکەین لە یاری کۆتاییشە مەراسیمێکی تایبەتی بۆ بکەین و هونەرمەندانی زیاتر بە جۆشەوە لە ناو یاریەکە و خەڵاتی تایبەتیانەیە باش من سپاس دەکەم سپاسی ئامادەبوونتەکەم حەزەکەم دواوتە جێڵم بۆ خۆت لەسەر پلانی داهاتووی ئێوە لەم ئیشەوە چیتان وەرگرتا باشتر ئیشکەن بۆ داهاتووی بۆ وەرزشکاران و هونەرمەندان و ئەو کۆمەڵەتی پێکە لەگەڵتان ئومێدی ئەوە کە من ئەو تێمە هەروکو کاک سەنگەر کەمال وتی ئێمە وەکو کەسایەتی ئەم پاڵەوانێتیانە نەکەینەوە بەرپرسانی وەرزشی دام و دەستگاکانی وەرشی بێن ئەم جۆرە پاڵەوانێتیە بکەنەوە خەڵک لەو جنجاڵێ دوورخەنەوە ئومێدی وا کەم کەوە هەمومان هاوتەبابی لە ناویەکە چه هونەرمەندان چه وەرزشکاران چه کەم ئەندامان و چی پێکشان و ئەمانە تموحی ئەومانێ ئیشەڵڵا لە ئایندەیەکی نزیکا و لە داهاتوودا برۆ بەو یارە بین و لەسەر تاپای عێراق ئەو یارێ بڵاوکەینەوە زۆر زۆر سپاس بۆ جەنابەت بۆ سپۆر مەگەزین بۆ سەرجەم کارمەدان کە ئێمەتان بەس کردەوە دەستخۆشیتان دیەکە سپاس هەر بژیت هەر